لە باوەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا بینیمانە کە چەندین پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئاغجەلەر کراوە بۆ نمونە لە سەوزکردنی شارە کە پێ لە چاکنی ڕێکەوبانەکان بێت ئەو پرۆژە خزمەتگوزاریانە تا ئێستش لە ئاغجەلەر بەردەوامە چەندین پرۆژەی خزمەتگوزاری تر لە بواری جێبەجێکردنیالێ ئێمە لە تەوەری ئەمڕۆماندا باس لەوە دەکەین بزانین ئەو پرۆژە خزمەتگوزاریە نوێیانی کە لە ئاغجەلەر دەکرێت و لە بەردەوامیدایە ئەو پرۆژە خزمەتگوزاریانە چین لەگەڵ میوانەکەمان ئامانجەوەر سەرۆکی شارەوانی ئاغجەلەر کە ڕاستە خۆ لە ئاغجەلەرەوە لەگەڵمانە و توێژی زیاتری لەگەڵ دەکەین کاگامان سڵاو لێبێ و بەیانیت باش لاوکو ئاماژەم پێ لە ماوەکانی ڕابردوودا چەندین پرۆژەی خزمەتگوزاری کراوە بۆ ئاغجەلەر چەندین پرۆژەی تریش لە ئێستادا لە بواری جێبەجێکردنە گەر بە دیاریکرایی بۆمان بەسکیت و پێمان بڵی بزانین ئەو پرۆژە تازە و نوێیانە چین کە خزمەت بە ئاغجەلەر دەکەن و لە بواری جێبەجێکردنە. زۆر سپاس بەیانیتان باش بەیانی کورساتی عزیز باش سڵاو لە بینێرانی کورسات لە هەر شوێنەکەن زۆر سپاس سپاس بە کورساتی عزیز بۆ ئەم کات و دەرفەتەی پێ ڕخساندین کە لێرەوە دەنگ و داواکاریەکانی خۆمان و کار و چالەکانی خۆمان بە بینێرانی خۆمان بگەێنین. بەڵێ کاگا ماچ ئەگەر بکرێ پێمان بڵێ وەکو هاوکارم ساناش پرسیاری لێ کردی ئەو پرۆژانەی کە تەواو بوون و جێبەجێ کران و ئەو پرۆژانەی کە قەرارە یاخۆت بڕیاری لێ دراوەکە دەست بە جێبەجێکردنی بکرێت کام پرۆژانن وە گرنگترین پرۆژەش کامەیە ینی وەکو سەرۆکی شارەوانی ئاغجەلەر کە بە پرۆژەیەکی استراتیژی دابنی بۆ سنوورەکەتان. زۆر ڕاستە دیارە لە ماوەکانی ڕابردوودا بە بڕیاری کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستێکی ئاوەدانی باش سنوورەکەی ئێمەی گرتەوە بە تایبەتی لە سێکتەری ڕێگەوباندا خۆشبەختانە لە ماوەکەی ڕابردوو بە بڕی 3 ملیار و 700 میلیۆن دینار تەواوی ڕێگاوبانەکانی سنوورەکەمان چۆ بەردەم خزمەتی هاوڵاتیانەوە دیارە ڕێگاوبانەکان بەردی بناغەی پێشکەوتنی هەر شار و ناوچەیەکن خۆشبەختانە سنوورەکەی ئێمە لەم ڕۆوە تا ڕاتێکی باش لەسەر داهاتی بودجەی پارێزگای سلێمانی سوودمەند بووینە. باشە کاگاماچ ئاغجەلەر ناوچەیەکی گەشتیاریە و نزیک گۆپتەپەیە گەر هەڵە نەبم کە زەی بچووکیش پێیدا تێپەڕ دەبێت کامە ژوای کردو بێتە ناوچەیەکی گەشتیاری چیتان کردو بۆ خزمەتکردنی زیاتری ئەو بابەتە چیتان کردو بۆ خزمەتکردی زیاتر بە ئاغجەلەر و بۆی گەشتارێکی زیاتر وەکو پرۆژێکی خزمەتگوزاری ڕوو لە ئاغجەلەر بکات هەم بۆ جوانکردنی ئەو ناوچێ و هەم بۆ ئەوەی بژانەوەی کەرتێکی گەشتیاری لەو ناوچەیەدا. زۆر ڕاستە دیارە هەواڵی بەڕێزمان کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا پلانێکی تۆکمیان داڕشت بۆ ئەوەی کەوا زیاتر دەستی گەشتیار بینە پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی دیارە ملیارەوە سوپاسی خات و ئەمەل جەلالەکەم سەرۆکی گەشتگوزاری دەستی گەشتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان کە کاراسانی و پشتیوان بووە لە سنوورەکەماندا کە خۆشبەختانە بەم هۆیەوەشەوە بەهۆی تێپەڕاندنی زێ بچووک لە سنوورەکەمان کە کردنەوەی چەندین ناوچەی گەشتیاری هاوینە هەوار کە تەنها لە ماوەی 5 مانگی ڕابردوودا لە وەرزی هاوین و وەرزی پاییزدا خۆشبەختانە 11,000 گەشتیار لە سەردانی سنوورەکەمانی کردووە کە ئەمەش بۆتە هۆی کە لە ناوەڕاستی عێراق و لە باشووری عێراقەوە گەشتیارەکان هاتوون تا ڕاتێک دەستی کار و هەلی کاری بە سنوورەکەمان گەیاندووە خزمەت لە سنوورەکەمان گەیاندووە. بەڵێ کاک ئامانچ بە شێوەیەکی گشتی پێمان بڵێ سنووری دەسەڵاتان لە کوێ بۆ شوێ ینی چەند ناوچە ئەگرێتەوە چەند ئیدارە سەر بە ئێوەیە چەند گوند و ئەوانەی کە لەو ناوچەیان سەر بە سنووری شارەوانی ئاغجەلەرن یاخود بڵێن کار و چالاکیەکانتان تا چ سنوورێکە؟ بەڵێ دیارە ئێمە شوێنی هەڵکەوتەی نەحەی ئاغجلێر شوێنێکی استراتیجیە دەکەوتە نێوان قەزای بازیان و قەزای کۆیە و قەزای چەمچەماڵ و قەزای دووکان بۆتە سەنتەرێکی ناوەندێکی گەشەپێدان لە ڕووی چالاکی بازرگانی و بە تایبەتی لە ڕووی گەشتیاری و ڕاکێشانی دەستی گەشتیار دیارە ناوچەکە ئێمە پێک دێ لە 63 گوند و نەحەیە کە ئەمەش کە ناوچەیەکی ئەگەر من ئەمە ئاماژە بۆ خاڵی بکەم کە ناوچەی ئێمە ناوچەیەکی سەرڕای گەشتیاری ناوچەیەکی کشت و کاڵیشە و لە ئێستادا تەنها لە هۆبەی مۆڵەتی شارەوانیمان و بەشی کشت و کاڵی ئاغجلەر زیاتر لە 1300 شوێنی بەخێوکردی ماسی هەیە کە ئەمەش بۆ
پتەوکردنی ژێرخانی ئابووری حکوومەتی هەرێم و بازاڕەکانی هەرێمی کوردستان کە خۆشببختانە هەلی کارمان بۆ زیاتر لە 1300 کەس ڕخساندووە. من لێرەوە دەستخۆشی لە جەنابی خاتونی وەزیری کشتتوکار خاتوو بێگەر تاڵبانی ئەەکەم کە بڕیارە تازە و ڕێنما تازای کە دەری کردووە بۆ سنوورەکەمان کە خاوەن زەویەکانمان کە جوتیارەکانی سوورەکەمان کە ئێستا ڕویان لە بەخێوکردنی و دروستکردنی پرۆژەی ماسی کردووە کە ئەمیش بەشێکی ناوەڕاستی عێراق سامانی ماسی دابین نەکردوە شارەکانی هەرێمی کوردستانیش ئەم بۆ شایە پڕەکەینەوە. جارێک بە ویا تێپەڕیم یەکەمین جارم بوو ئەوە ببینم وتم ئاخۆ بەمە چی بە دواتر وتیانەمە حەوزی ماسیە و لە ئاغجلەر خەڵکی ئەو ناوچەیە بەوە خەریکن جارێک ویستم پرسیاریەوە بکەم کە ئایا تا چەند خەڵکی ئەو ناوچەیە سوودمەند بوو لی هەم دیمەنێکی جوانیشی بە ناوچەکە بەخشیوە هەم لە ڕووی گەشتیاری تا چەند خەڵکی ناوچەکە لی سوودمەند بوون هەم لە ڕووی ئابووریە و هەلی کارەوە گەنجانی ئەو شوێنە یاخود دانیشتوانی ئاغجلەر تا چەند لەم بابەتی ماسیە سوودمەندبوونی یاخود تا چەند سوودی هەبوو بە بازاڕەکان لە بەرەمێنانی ماسی. خۆشببختانە هەواڵی ئازیزمان کاقوبات هەموو کاتێک پێشنیاری ئەوی بۆ کردوین هەموو کاتێک پشتیوانی ئەوی کردوینکەوە سەرچاوەکانی داهات هەمە جۆرکەین بۆ نمونە هەلی کار بڕەخسێنی بۆ گەنجانمان. خۆشببختانە سوودمان لەو زەویە کشت و کاڵانە بینیەوە کە دەکەوێتە سەر زێی بچووک کە دەپەڕێ بە و ئاوەکەی پێتا دێتە بەڕێ. خۆشببختانە ئێمەکو شارەوانی ئاغجلەر هۆبەی مۆڵەتمان هاوکاری و پشتیوانی خاوەن جوتیارەکانەکەین بە دروستکردن و بەخێوکردنی پرۆژەی ماسی کە ئەمش بەڕاستی لە کەوا کات ئێمە پێویستان بە دەرەی وڵات نەبێ بە هاوردەکردنی گۆشتی ماسی و بۆ ئەو سامانە گرنگە کە دەیبەخشێ بە وڵات. بەڵێ کاگامانچ لە ڕووی کشت و کاڵیشەوە ینی ناوچەی ئاغجلەر ناوچەیەکی بە پیت و بەرهەمێکی زۆری هەیە. لەم ڕۆ چیتان کردووە حکوومەت تا چەند هاوکارتان یاخود جەنابی کاقوبات جێگیری سەرۆگوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان تا چەند هاوکارتانەوە هاوکاری جوتیارانی سنوورەکەتانەکەن لە دابینکردنی پێداویستیەکانیان بۆ بەرەمهێنانی بەرووبوومە کشت و کاڵیەکان کە ئەو ناوچەیەکی بەپیتە زەویەکەی. خۆشببختانە لە ساڵانی ڕابردوو هاوکاری جوتیارەکانمان کراوە لە پێدانی سەماد و ڕێنمایی کشت و کاڵەکان کە ئەمەش تا ڕادێک هۆکار بۆ بۆەوەیکەوە زیاتر پەرە بە کەرتی کشت و کاڵی بدرێم. من تەنها داوام لە لێرە بکەم باشە بە حکوومەتی هەرێم و لایانی پەیوەنددارەکان کە ئاوڕێکی جدی لە بەتایبەت لە ڕێگەوبانی گوندەکانمان بدرێتەوە بە لێسا دەکەوە تا ڕادێکەوە سیستێک بە بەرەمە کشت و کاڵەکان و بە بەرەمبوو هاوینەکانەوە دیارە نەبوونی ڕێگایکی باشە بۆ گوندەکان. لێرەوە وەزارەتی ڕێگە ئاوداکردن و ڕێگەبان لایانی پەیوەنددار پێویستە زیاتر ئاوڕێ جدی لە کردی کشت و کاڵ بدەنەوە. کاگامان کێشەی ڕێگەوبانتان تەنها لە نێوان ئاغجلەر بۆ گوندەکانە یاخود لە ناو خودی ئاغجلەر خۆی چووکە هەڵە نەبم ڕێگەی ئاغجلەر ڕێگایەکی یەکسایی دەڕەنگامەش مەترسیدار بێت هیچ هەوڵیەوەتان داوە یاخود دایەوەتان کردووە کە ئەو ڕێگایەتان بۆ بکرێ بە دووساید و چونکە پێم وابێ بار هەڵگرەکانیش هەر بۆ ناوچێدا هەندێک جار هاتوو چۆ دەکەن تا چەند ئەمە مەترسی هەیە تا چەند داوایەوەتان کردووە کە ئەم بابەتتان بۆ چارەسەر بکرێ. بەتاکیت ئێمە داوامان لە وەزارەتی ڕێگەوبان ئاوداکردن و ڕێگەوبانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە کاراسانی بکرێ بە ڕووی هاوڵاتیانە بەوەی هۆکارەکانی گواستنەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە. لە لایەکی تریشەوە ئێمە وەکو شارەوانی ئاغجلەر پشتیوانی ئاودانکردنەوە و ڕێگەوبانی چاڵچەماڵ بووینە بە گەیاندنی وەسیانەکردنەوەی ڕێگەوبانی گوندەکان. لەبەرەوەی ئێمە 63 گوندی ئاوەدان دەکەوێتە سەر سەرتەرین نەحەکانمان. ئەوەش بزانیکەوە ژێرخانی ئابووری هەر وڵاتێک پەیوەندە بە گوندەکان سەبەتی خۆراکن دابینکردنی سەبەتی خۆراکی شارەکانن. یعنی ئێمە ئەگەر گوندەکان پەرە پێ بدەین ئەگەر گوندەکان ئاودان بکەینەوە و خزمەتی جوتیارەکان بکەین ئەوە پێویستان بە دەستی دەرەوە و بە هاوردەی دەرەوە نابێت. بەڵێ کاک ئامانج مادام هەر لەسەر ڕێگاوبان و جادەکان قساکەین با منیش پرسیارەکە لەو بابەتەوە بکەم کە لە هێتە ناو ئاغجلەرەوە بەرەو تەکیە بڵێنە تێبێتەوە بەرەو سلێمانیە تێبێتەوە دوو ڕێگا هەیە لە ناو بازاڕەکە دانەیەکیان جادەیەکیان زۆر وێرانە جادەیەکیان باشە بەڵام بار هەڵگری زۆر بەسەرەوەڕە هیچ پلانێکتان هەیە لەگەڵ وەزارەتی ڕێگاوبانە ئەم جادەی تریشان چاک بکەنەوە و نۆژەنی بکەنەوە؟
بەتاکید لە ماوەکەی ڕابردوودا پەیامان گەیاندۆتە وەزارەتی ئاودانکردنەوە ڕێگەبانی حکوومەتی هەرێم کە بەتایبەتی سیانەکردنەوەی ڕێگای بازیان ئاغژلەر کە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستادا ئێمە ڕێگای سەرەکی ئاغژێت تەکیە چەمچەماڵ خۆشبەختانە هیچ گرفتێکمانە ئەو بوو جەناوی کاقوبات بڕی 3 ملیار 3 ملیار 600 میلیۆن یاری بۆ سەرفکردین خۆشبەختانە لەوێ گرفتێکمان نییە جادەیەکی تابڵی خۆش و جوانیشە بەتاکید من پێم خۆشە لێرە جەختێک لە ئەو بابەتە بکەمەوە کە ئێمە خۆڕاتی ناوەڕاست و عێراق و کوردستان بە تایبەتی بە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە تێپەڕین بە بەرزبوونی پلەکانی گەرما و بە دیاردەی بە بیابانبوونی ناوچەکەتی ئەپەڕین بۆیە ئێمە وەکو شارەوانی ئاغژلێر خۆشبەختانە پلانی 4 ساڵەماندا ڕۆشتووە لە ڕابردوودا و لە داهاتووشدا بەرناممان هەیە بۆ ئەو بابەتە دروستکردنی ناوچەی سەوزایی و چاندنی زیاتر لە 5,000 نمام و دروستکردنی دوو بربەستی خاکی لە ناو سنووری شارەوانیدا کە درکمان بەوە کرد هەستمان بەوە کرد کە سەرچاوەکانمان وشکە بێ و ئیتر ناتوانین ئەودابین بکەین ئێمە توانیمانە لە ماوەی ئەم 2 ساڵەدا پۆنت دروستکەین بربەستی خاکی دروستکەین کەوا بتوانین ئەو گردێنەوە کەوا ئیسفادی لە بکەین لە ڕووی سەوزاوی و هەم بۆ پەلەوەر و ئاژەڵی کێوی و بۆ ڕاکیشانی دەستی گەشتیار بۆ سنوورەکەمان کە ئەمیش هەنگاوێکی باشمان بڕیوە و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و سەرچاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی سنوورەکەمان بێت چونکە لەبارەی سنوورەکەمان ناوچەیەکی تۆپۆگرافیا و جوگرافیایەکی باشی هەیە بۆ گلدانەوەی ئاو کە بتوانین لە وەرزی زستانە ئەو کۆکەینەوە لە وەرزی هاویدا بەکاریبێنین. بەڵێ ئیشاڵڵا ئێمەش هیوادارین. باست لە باران و کۆکردنەوەی ئەو ئەم بابەتانە کرد. پرۆژەی خزمەتگوزاری ئاوەڕۆ چۆنە لە ئاغجلەر کاگامان چی بۆ کراوە هیچ کێشە و گرفتێکتان هەیە لە لایانی ئاوەڕۆ لەو ناوچەیە یاخودنا؟ زۆر ڕاستە دیارە شارەوانیەکان لە سەنگەری پێشەوەی کارە خزمەتگوزاریەکانی هاوڵاتیانیان بۆیە ئێمەکو سەرڕای نەبوونی داهات سەرڕای نەبوونی داهات و بودجەی پێویست بەڵام ئێمە سوپاسی جێگری پارێزگای سلێمانی و بەڕێزان لە بەڕێوەبەتی گشتی شارەوانەکانی سلێمانی بەڕێز بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانی بەڕێز مەکتەبی کاقوبات کە هەموو کات دەرگیان کراوە بوونە بۆ ئێمە خۆشبەختانە ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بە بڕی 148 میلیۆن دینار توانیمان بەشێکی باشی کۆڵانەکانمان کۆنکرێت بکەین و لەگەڵ ئەوەشە بە بڕی 16 میلیۆن دینار دروستکردنی ئاوەڕۆ بگەینە کۆڵانەکانمان خۆشبەختانە ئێستا خزمەتگوزاری ئاوەڕۆ و کۆنکرێتمان دەگاتە ڕێژەی لە 100% کە ئەمە دەستکەوتێکی باشە بۆ سنوورەکەمان و بۆ شارەکەمان کە هاوڵاتیان بەڕاستی سوودمەند دەبن لەم بابەتەوە کە کەمترین مافی سەرەتایی هاوڵاتیانە. باش کاگامانت پرۆژەی ئاوی چەمچەماڵ کە پرۆژەیەکی استراتیژی و گرنگە و کێشەی بەڵێ کێشەی کەماوی بۆ ماوەی 25 بۆ 30 ساڵ نایەڵێت ئەم پرۆژەیە هیچ سوودێکی بۆ ئێوە بێت ئێوە بەشدارە بن لەگەڵیانە ئێوەش دەتوانن ئەو بۆ ئێوەش دابین بکرێت لەم پرۆژەیە یاخود ئێوە پێویستان بەوە نییە بەدڵنیاییەوە ئەوش دیارە ساڵی ڕابردوو هەواڵی ئازیزمان کاقوبات سەردانی ناوچەکەی کردین هاتە ئاغژلەر و هاتە گۆپتەپە بەردی براقەی پرۆژەی ئاوی گۆپتەپە چاوچەماڵی دانا خۆشبەختانە ئێستا لەلایەن کۆمپانیای هایبیکاوە 125 کارەکانی بەردەوامە 125 کارەکانی جێبەجێ کردووە خۆشبەختانە ئێمەش وەکو نەحەی ئاغژلەر و گوندەکانی کە ئێستا پشکیشیارمان بەرکەوتووە کەمپی بنکەی سەرەکی تورمپای ئاوەکە مەسفای ئاوەکە لە دەکەوتە نەحەی ئاغژلەر و ئەو پێداویستیانی کەوا بۆ ئەودان و بۆ گاندنی ئەو کاتەوەش ئەو کەمی کە هەتان بێت ئەتوانن لێ ڕێگەیەوە بۆتان دابین کەنیانی ئەگەر کێشەی گرفتی کەماویتان هەبێت یاخود نەبوونی ئاوتان هەبێت لەم پرۆژەیەوەش ئەتوانن سوودمەند بن بەدڵنیایەوە لانی یەکەم کە سوودمەند دەبین لە ئاوی گۆپتەپە چاوچەماڵ نەحەی ئاغژلەر و دەوروبەرێتی خۆشبەختانە ئێستا ئێمە ئامادەکاری تەواو کراوە ئەو حەوز و پێداویستیانی کە پێویست بۆ نەحەکەمان جێبەجێ کراوە ئێمە پێشەنگ بووینە لەو بوارەوە سوودمەند بووینە. باش کاگامانچ نزیکین لە وەرزی زستان و ئینشاءڵڵا بۆم ساڵیش پێشبینیەکان وا دەڵێن کە بارانێکی زۆر دەبارێت ئینشاءڵڵا ئاوەڕۆی ئاغجلەر بە جۆرێکە یاخۆتەوە خزمەت گوزاریانە لە بەردەستا بۆی ئەگەر خوا نەخواستا و ناوچێ ڕوبەڕی لافاوێک ببێتەوە یاخود کارە سارتێک بێتەوە بتوانرێت پێشگیری لە ڕووداوەکان بکرێت زۆر ڕاستە دیارە هەڵکەوتی سنوورەکەمان ناوچەیەکی
شاخاویە و دوو ڕێگای سەرەکی هەولێر سلێمانی بە ئێمە تێدەپەڕێ بۆیە ئەمە بۆ شارەوانی ئاغژەر بەشی ئامێرەکانمان کە وەرزی زستاندا دێت تیمی بەشی ژینگەمان و ئامێرەکانمان ئامادە باشی تەواو ئەکەن و لە بازیان هەتا دەگاتە نزیک کۆیە ئەرکی پاراستن و چاکنی ڕێگاوبانەکان دەکەوتە ئەسۆی ئێمە بۆیە خۆشببختانە ئێمە لە کاتی بەفرباریدا لە کاتی لافاودا شارەوانیمان تیمی ئامادەباشی هەیە و چکی لە بەرەبای بە تاکە دەستگای خزمەتگوزاری لە سنوورەکە بۆیە هەر کارێکی کە پەیوەست لێ بە ڕێگاوبانەوە ئێمە هاوکاری پشتیوان دەبین لە کاتی هەڕوودادێکی سروشتیە کارەساتێکی سروشتیە. بەڵێ کاگامانچ باسێکمان لە پرۆژەکانی ئایندە بۆ بکە چەند پرۆژەی تر هەیە کە بەڕێگەوەیە و چەند پرۆژە هەیە کە کاری لەسەرەکەن لەبەری کاتی بەرنمەکەشەونە نەماوە حەزەکەم ئەگەر بابەتێکی شەبێک کە جەنابەت ئێمە باسمان نەکرد بێ لەگەڵ تا خۆت ئاماژەی پێ بکەی. زۆر سپاس بۆ جەنابتان. دیارە ئێمە لە ئێستادا کار و دیزاین دەرخستەی تایبەتمان کردو بۆ ڕخستنەوەی ناو بازار بۆ دروستکردنی جەزرە وەسەتی و لە مانگی ڕابردوودا لە بەشی ڕووناکی و ڕووناکردنەوەی شار و شەقامەکان و دەستێکی باڵامانە بۆکو شارەوانی بۆیە لە ئێستادا تەنها ئامادەکاری دەکەین بۆ ڕێخستەوەی ناو بازار و دروستکردنی جەزرە وەسەتی و بۆیکەوە هاوڵاتیان بە ئاسانی هادوو چۆ بکەن. من لێرەوە لە کورساتی ئازیز و دەبێ پێیاوی خۆم بگەێنم بۆ داهاتوو کار و چالاکیمان بە خزمەتکردنی گەنجانە بە تایبەتی نۆژنکردنەوەی یاریگاکانمان و دروستکردنی کەشێکی لەبار بۆ گەنجان. خۆشبەختانە من تەنها لە سنوورەکەی ئێمە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە ڕێژەی کۆچکردنی گەنجان بۆ دەرەوە بۆ وڵاتانی ئەوروپا ڕێژەی 100 بووە کە ئەمەش لەبەرەوەیەوە هەلێکی باشمان ڕخساندووە بۆ گەنجان و خەڵکی سنوورەکەمان کەەوە بە ئیشوکارەکانەوە مەشغوڵ بن. من یەک داواکاریی ترم هەیە لە کورساتەوە ئەمە پێیان بگەنم داواکارم کابینەی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەک بێت کە خزمەتی بێت جیاوازی ناوچەکان و شارەکان هەرێمی کوردستان بکات بۆی ئەو داهاتە هەیە کە بە یەکسانی دابش بێ بەسەر ناوچەکانمانە و ئێمەش بتوانین لە ڕێگای ئەو داهاتەوە خزمەت بە هاوڵاتیانی سوورەکەمان بگەێنین. بەڵێ دەست خۆشکاگامان سوپاس بۆ تۆ سپاس بۆ ئامانجەوهەر سەرۆکی شارەوانی ئاغجەل کە ڕاستەخۆ لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوویت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت.